ترسێک هەموو نەک هەر هەرێمی کوردستان هەموو ناوچەکەی گرتەوە. COVID-19 was by far the biggest challenge to the health system. Oil prices have turned negative. براس العكام مغدورا تدخل بابتمان نقرا Masroor Barzani. Masroor Barzani. Masroor Barzani. Who's the Chancellor of the Kurdistan Security Council. من مسرور مسعود مصطفى بارزاني بخداي مزن سوين دخوم كبدل سوزية وبارزگاري ليكتي قلو خاكي كردستاني عراق كمو ريز لياسا رچاو كرواكان بقرا من ناموي لئيستا وباليني هشتب كم شكد موي اوشتي ديكين من بيما وبيتان بلين فرمو اما مانكر نك ديكين لاي ايما هاولاتي محوري سركي دبيتو آمانجي قورمان خدمت كردنيانا ببي جواز. I think today we are going to celebrate a miracle. Your miracle. Your miracle. مسرور بارزانی سەرۆکوەزیرانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ساڵانێکی زۆر وەکو ئەندازیارێکی بەزمون و لە خۆبردوو سەرقاڵی بیناکردنی کۆشکی ئارامی و ئاسایشی هاوڵاتیانی کوردستان بوو. ئامانجی بوو کۆنتڕۆلی هەموو مەترسیە جیاوازەکان بکات. لەلایەک مەترسیە دەرەکیەکان و لەلایەکی دیکەش ئەو مەترسیانەی لە نێوخۆی نیشتیمانەوە هێمنی و دڵنیایی هاوڵاتیانی دەکردە ئامانج. ئەو پێیوا بوو تاوەکو گەرنتی ئاسایش و ئارامێکی تۆکمە و ڕیشەدا کوتاو بۆ هاوڵاتیان فراهەم نەکرێت ئەستەمە خەڵکی کوردستان تامی ئاسوودەیی و ژیانێکی شکۆمەندانە بکەن. ئەو ئامانجانەشی لە ڕێگەی بنیادنان و پێکێنانی ئەنجومەنی ئاسایشی کوردستان و دواتر بە دامەزراوەی کردنیە و دەستگا گرنگە بەدیهێنا. بە شێوەیەک کاتێک کە شەڕی داعش دەستی پێکرد ئەم دامەزراوە نیشتیمانیە بە تەواوی ئامادە بوو بۆ پوچەڵکردنەوەی هەموو پلانە مەترسیدارەکانی داعش. جەنابیانم بینیوە لە میانەی ئەم گرژی و تنگانانەدا بەڕاستی زەنە لە کاتی شەڕی داعش ئەو کاتێک کە دەستی پێکرد زۆر کەس لەوانە هیوای لە دەستدا زۆر کەس ناومێد بوون ترسێک هەموو نەک هەر هەرێمی کوردستانی بە هەموو ناوچەکەی گرتەوە. ئەو کاتی بیرم دێ باش کە چۆن زوو جەنابیان بە هیوایەکی زۆرەوە بە بڕوا بەخۆبوون و بە جورئەتێکی زۆرەوە هاتە مەیدان ئەنجومەنی ئاسایشی کردە ناوەندێکی ئیدارەدانی جەنگی دژی داعش و ئەو جورئەتەش بەر هەموو کەسە کەوت تر هەموو هاتنە پێش بوو جەنگی دژی داعشەوە. هاوکات ڕۆڵێکی ستراتیژی گێڕا لە دروستکردنی هەماهەنگی لە نێوان نێزەکانی هاوپەیمانان و پێشمەرگەدا. لە کاتێکدا زۆربەی دامەزراوە ئەمنیەکانی حکومەتی عێراق لەو دەمەدا لە لێواری هەڵدێران و هەڵوەشانەوەدا بوو. ئەو ڕۆژانەی داعش وەکو بەهێزترین و مەترسیدارترین گروپی تیرۆریستی 3 شاری گەورە و 27 قەزا و 63 شارەدە و سەدان گوندی لە ناوچە جیاوازەکانی عێراق داگیر کرد لە ماوەیەکی کەمدا بوونە هەڕەشەیەکی جددی نەک تەنها لەسەر هەرێمی کوردستان بەڵکو لەسەر تەواوی جیهانیش. مسرور بارزانی کە ئەو دەم ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بوو لەم سەنگەرانەوە بە پشتیوانی پێشمەرگە و هێزی هاوپەیمانان شکستی بە پەلامار و یێرشەکانی داعش دەهێنا. ئەویش بەهۆی ئەو پلان و نەخشە سەربازیانەی
لە ئەنجومەنی ئاسایشی کوردستانەوە دەردەکران و پشتیان بەستبوو بە ڕاستپاردە و ڕێنماییەکانی سەرۆک مەسعود بارزانی. لێ دەماک و زۆر تەنگاوی چێبوو زۆر هێرشێن داعش بەهێز هاتنە کوردستانê şingarê li cihêndî gelek cih ketine destê wan da. Lê demê yanî mezinbûna cenabê Serokvezîran Kayk Mesrûr derkete pêş. Lê demê me dît silahê destî da cuhbeyê helgirtên sacaretî û wekî pêşmergeyekî wek fermandeyekî di nava tengavî û nava şerên giran da xulwêrê dît û me navxwêrê da dîtin. Ev e hêz da me, moral da me, bawerî da me û pêşmerge jî fermande jî handan goydî çirênîne, çirêl bermenîne tenha rêya berxwedanê ye. مەسرور بارزانی لەژێر فەرماندەیی سەرۆک مەسعود بارزانیدا جگەلەوەی شکستیان بە هێزی دڕندەی داعش هێنا هاوکات بوونە هۆی ئەوەی کە ناوی پیرۆزی پێشمەرگە زیاتر بە جیهانی ببێت. سەرکردە گەورەکانی دنیا ناچار بوون بە شانازیەوە لە گوتارەکانیاندا ئاماژە بە ڕۆڵ و پێگەی پێشمەرگە بکەن لە پاراستنی ئاسایشی جیهاندا. Iraqi and Kurdish forces took a major step forward by recapturing the largest dam in Iraq. Into the Peshmerga. سەرۆک وەزیران بارزانی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا وەکو جەنگاوەرێکی خۆڕاگر هاوشانی پێشمەرگەی کوردستان جەنگا و شودرێژانە شەڕێکی گەورە و سەختی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزمی جیهانی بەڕێوە برد. هەموو ئەو ئامانجانەی کە بۆ پێشمەرگە دەستیشان کرابوون شکر بۆخوا هەر هەمویان ئێستا پێشمەرگە توانیان بیانگرن و بچنە ناویان. هەر ئەوە ژوای کرد بە نوێنەرایەتی هەموو کوردستانیەک لە میدیا جیهانیەکاندا بە بایەخەوە باس لە ڕۆڵی کاریگەری بکرێت. Masroor Barzani, who's the Chancellor of the Kurdistan Security Council. Masroor Barzani. National Security Council. Masroor Barzani. You'd like to see an independent Kurdistan. As a Kurd, I think that's the right of any nation to be independent. یا جیانی بندستی هەڵدە بژێرین یان جیانی سەربەستی و سەربەخۆیی. وەک ئەویندارێکی ڕێی نیشتیمان مەسرور بارزانی پشتیوانێکی ڕەهایی سەرۆک مەسعود بارزانی بوو لە سەرخستنی پرۆسەی ڕیفراندۆمی ساڵی 2017دا کە تێیدا زۆرینەی خەڵکی کوردستان بەشداریان تێدا کرد و ئەو ڕاستیە مێژووییان دووپات کردەوە کە ئەگەر هەر کوردێکی جوامێر لە هەر سەردەم و ڕۆژگارێکدا سەرپشک بکەن بژارەی سربەخۆیی و دەوڵەتی کوردستان دەکاتە هەڵبژاردەی دڵخوازی خۆی. خەونێک هەمیشە بە زیندویی دەمێنێتەوە و هیچ هێزێک ناتوانێ بەر لە هێنانەدی بگرێت. بەهۆی ئەو کە شارامی کوردستان و لە باوەڕبوون بە بنەماکانی دیموکراسیەت سەرباری بوونی چەندین قەیران و کێشەی سیاسی لە 30 ئەیلولی 2018دا هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە بەشداری سەرجەم هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. پارتی دیموکراتی کوردستان وەکو خاوەنی زۆرترین کورسی پەرلەمان لەگەڵ هەریەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و چەند لایەنێکی دیکە حکومەتی هاوپەیمانیان پێکێنا و دواتر وەکو متمانەیەک بە توانا و ئەزموونی بەهێزی لە ڕوبەڕووبوونەوەی ئەرکە سەختەکاندا مەسرور بارزانی ڕاست پێردرا بۆ پێکێنانی کابینەی نوێیەمی حکومەت. ڕۆژی 10 تەموزی 2019 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە زۆرینەی دەنگ متمانەی پێدرا. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی
گلو خاکی کوردستانی عراق کمو ریز لیاسا پاچاوکرواکان بگرم. مەسرور بارزانی بە دیدگایەکی ڕوون و کارنامەیەکی دەوڵەمەندەوە بۆ حکومڕانیەکی تۆکمە شانی دایە بەر ئەم بەرپرسیارەتیە سەختە. ئەوە لە کاتێکدا بوو بەهۆی گەماڕووی حکوومەتی عێراق و بارودۆخی ئابووری و سیاسی و ئیداری ساڵانی ڕابردووەوە حکوومەت یەرێمی کوردستان بڕی 32 میلیارد دۆلار قەرزار بوو. سەرباری ئەنجامدانی کار و پرۆژەی گرنگ لەلایەن کابینەکانی پێشووەوە بەڵام کەڵەکەبوونی ژمارەیەکی زۆریش لە کێشە و قەیران و گیرروگرفتی جیاوازی چارەسەر نەکراو کە بە هەمان قورسایی و لێکەوتەی خراپی ساڵانی پێشووتریەوە بەردەوام بوون بارێکی گرانتریان خستە سەرشانی کابینەی نوێیەم. سەرۆک وەزیران بارزانی بەو متمانەی کاڵقڵاوی هێز و ئیرادە و ئەزموونی بەڕێوەبردنی ئەرکە سەختەکان بووە ئەو ئاڵنگاریە بەهێزەی قبول کرد. بۆ یەکەم جار وەکو مۆدێلێکی نوێ لە ئەزموونی حکومڕانی کوردستاندا سەرۆک وەزیران بە دیدگای تایبەتی خۆیەوە بۆ حکومڕانیەکی باش و سەرکەوتوو کە فراهەمکردنی ژیانێکی شکۆمەندانە بۆ هاوڵاتیان لە کوردستانێکی بەهێزتردا بنەما و کرۆکی ئەو دیدگای پێکێنابوو ئەرکە نوێیەکەی دەست پێ کرد. من پێشتریش باسم کردووە کە ئێمە حکوومەتێکمان دەوێت خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات. ئێمە پابندبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ بنیادنانی کوردستانێکی بەهێزتر و حکوومەتێک کە خزمەتی خەڵک بکات نەک بە پێچەوانەوە. ڕوبەڕووبوونەوەی شێوە جیاوازەکانی گەندەڵی هەنگاوی یەکەم بوو بۆ جێبەجێکردنی دیدگا تایبەتەکەی مەسرور بارزانی بۆ حکومڕانی چونکە دەیزانی کوردستانێکی بەهێزتر لە حکومڕانیەکی خاڵی لە گەندەڵیدا بەرجەستە دەبێ. هەر بۆیە موقڕتر لە شەڕی تیرۆر شەڕی دژی شێوە جیاوازەکانی گەندەڵی لە کوردستاندا دەست پێ کرد. جەنابی دەگەڵەوە بووە کە زەمینەی دروستبوونی گەندەڵی نەهێڵرێت. ئەو زەمینەیە دەبێ وای لێ بکرێتی تر گەندەڵی تێیدا نەڕوێت. زۆر خەڵک شایدی ئەوە دەدەن کە دوای دەست بەکاربوونی ئەم کابینەیە ئیتر زەمینەیەک ڕخسا کە هەریج نەبێت ئەو ترسە دروست بوو لای خەڵکێک دەست بۆ گەندەڵی نەبەرێت تا حدێکی زۆر ڕێژەی گەندەڵی دابەزی. مێژوو تۆماری دەکات سەرباری بەردەوامیە و قەیرانانەی لە ساڵانی پێشووی کابینەی نوێیەمەوە ژیانی خەڵکی کوردستانیان سەخت کردبوو هاوکات ژمارەی قەیرانی قورستر و ئاڵۆستر بەرۆکی ئەم کابینەیە گرت کە نەک بۆ قەوارەیەکی وەکو هەرێمی کوردستان سەخت بوو ڕوبەڕوویان ببێتەوە بەڵکو بۆ بەشێک لەو وڵاتە زلهێزانەشی لە مێژە دەوڵەتن و خاوەنی دامەزراوەی بەهێز و جێگیر بوون سەخت و تاقەت پڕووکێن بوون. ئێشتا چەند مانگێک تەمەنی کابینی نوێ تێنەپەڕی بوو. پەتای کۆرۆنا وەکو ئافاتێکی گیانی سەری هەڵدا و هەموو جوڵە و چالاکیە ژیاریەکانی لە سەرتاسەری گیاندا پەکخست. بە شێوەیەک قەیرانێکی ئابووری سەختی بە دوای خۆی دایەنا و زۆر وڵاتیشی لە ئاستی هەڵدێرانی یەکجارەکی نزیک کردەوە. سەرۆک وەزیران بە خەمخۆری برایەکی گەورە هەموو هەوڵەکانی چڕ کردەوە بۆ ئەوەی کە کەرتی تەندروستی کوردستان بە خۆڕاگری لە بەردەم ئەو پەتا کوشندەیەدا بمێنێتەوە. سەرباری سەختی و لێکەوتە مەترسیدارەکانی پەتای کۆرۆنا دوجار سەرۆک وەزیران بە پشتیوانی و متمانەی دڵسۆزان توانی کوردستان بە کەمترین زیانی مادی و گیانیەوە لەو پەتا کوشندەیە تێپەڕێنێت. As the news of COVID started to reach our ears, the region of Kurdistan was extremely responsive and immediately in no time rules were applied and restriction on the movement has been enforced. I would give like a big thank you to the leadership of the region of Kurdistan and to His Excellency the Prime Minister. US crude futures for oil have plunged to $0. Falling gas prices could have an indirect effect on a potential recession. Oil prices have turned negative. Price of US oil goes negative. Was negative. یەکێک لە لێکەوتە مەترسیدارەکانی پەتای کۆرۆنا دابەزینی نرخی نەود و لە بازاڕە گیانیەکاندا
بە شێوەیە کەمترین ئاستی تۆمار کرد لە مێژووی خۆیدا و جیهان دۆخی لەو شێوەیی بە خۆیەوە نەبینی بوو. دابەزینی نەوت لە کاتێکدا بۆ حکوومەتی هەرێم وەکو گرنگترین سەرچاوە پشتی پێدەبەست بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران، بەڵام کابینەی نۆیەم سەرباری ئەو دۆخە سەختە بە سەرکەوتویی توانی شایستە داراییەکانی فەرمانبەران دابین بکات، بەپێی ئەو داهاتی لە بەردەستی بوو بەبێ پشت بەستن بە بژارەی پاشەکەوتکردن. بابەتی پاشەکەوتکردنی موچە لە ساڵانی ڕابردوودا یەکێک بوو لەو کێشانەی بەرۆکی کابینەی نۆیەمی گرت و نەیارانی چاکسازی و ئەوانەشی چاویان بە دیدگای حکومڕانی سەرۆکوەزیران هەڵنەدات و خوازیاری شکستی بوون، ئەو بابەتەیان بە ڕاست و چەپدا وەکو چەکێک بۆ مزایدەکردن و بەلا ڕێدابردنی ڕای گشتی بەکاردێنا. هەرچەندە ئەم کابینەیە هیچ ڕۆڵێکی لە دروستکردنی ئەو گرفتەدا نەبووە، بەڵام چارەسەرکردنیشی کردووەتە یەکێک لە کارە بنەڕەتیەکانی خۆی. سەرڕای هەموو قەیرانەکان جەنابی سەرۆکی حکوومەت خۆی دەبووە فریادڕەسی ئەوەی کە موچەی مانگانە لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت. زۆر جاری ئێمە هەموو لایەنەکان وەزارەتەکان هیچ چارەسەرێکمان پێ ناما بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە، خۆی دەهاتە سەرخەت و بابەتەکان بە هەموو ئەو توانایی کە خۆی هەیەی دەهاتە سەرخەت بۆ ئەوەی کە موچەی مانگانەی فەرمانبەران چارەسەر بکرێت و توانیمانیش لە ماوەی 4 ساڵە ئەو پەیام و بەڵێمنەی جەنابی سەرۆکی حکوومەت جێبەجێ بکەین. کۆرۆنا و قەیرانی دارایی هێشتا کاریگەری و لێکەوتەکانیان بەردەوام بوون، کەچی قەیرانی گۆڕانی کەشوهەوا وەکو دیاردەیەکی گیانی لە بەردەم ئەم کابینەیەدا بووە ئاڵنگارەیەکی دیکە. دیاردەی وشکە ساڵی لە ساڵی 2021 و 2022دا هەروە دروستبوونی لافاو لە ئەنجامی بارانی بە خوڕی کتوپڕدا وەکو دوو ئەنجامی دیاردەی گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی زەوی، دوو قەیرانی سروشتی و کاریگەر بوون لە بەردەم کابینەی نۆیەمدا. سەرۆکوەزیران لە میانی بەسەرکردنەوەی زیان لێکەوتوانی لافاوە کتوپڕەکاندا بە شێوەیەکی مەیدانی دەچووە نێو وردەکاری کێشەکان. جگە لە هاوسۆزی لەگەڵ قوربانیان و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان، هاوکات لایەنە پەیوەندیدارەکانیشی ڕاستپارد بۆی ڕێگەل لەو دیاردە سروشتیە بگیرێ. لە ئەنجامدا هەوڵەکانیان لەسەر زەوی ڕەنگی دایە و بە تایبەتی لە شاری ئەولێر. ئەویش تۆمارنەکردنی هیچ ڕووداوێکی لافاو بوو لە وەرزی بارانبارینی ساڵی 2023دا، سەرباری ئەوەی دوو هێندەی ساڵی ڕابردوو بارانباری. خەڵک تەلەفۆنمان لەو داهاتێک دەیانگوت ئەو لافاوە دووبارە ئێمەش دەترسین بەڕاستی، یعنی ئەم نەترسێن منداڵەکان دەترسێن. دوایە الحەمدوللا یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژەی دروستکردی پاکردنەوەی مەزرایەکان و بەستەکان و ئەوغان هیچ شتێکی هاڕوون دەسەرڕای ئەوەی کە بارانەکەی ئەو سال زۆر زیاتری برەی پار و پێران و زۆر سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەنەی هزارش کە ئەو لافاوە دووبارە ببیتەوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و کەمبوونەوەی دەرامەتاویەکانیش سەرۆکوەزیران پلانی دروستکردنی پۆند و بەنداوی مامناوەندی کردە باشترین بژارە. ئێستا ژمارەیەکی زۆر لە پرۆژەی ئاودێری لە قۆناغی تەواوبووندان کە دەتوانن ئاسایشی ئاو بۆ نەوەکانی داهاتوو دابین بکەن. بۆ کابینەی نۆیەم تەنها سروشت قەیرانی نەخڵقاند، بەڵکو چەندین قەیرانی دیکەش سەریان هەڵدا و ئەرکی کابینەکەیان سەختتر کرد. لەوانە چالاکبوونەوەی شانەکانی داعش و دروستکردنی مەترسی لەسەر و ناوچانەی بۆشایی ئەمنیان تێدا بوو. بەلاماری چەکدارانی داعش بۆ سەر گوندی خدرجیجەی بناری چای قەرەچوغ ڕووداوێکی لە یاد نەکراوە، دوایەوەی 3 برا شەهید دەبن لە ڕوبەڕووبوونەوەی هێرشی تیرۆریستانی داعشدا. سەرۆکوەزیران کە هەمیشە لەگەڵ خەمی هاوڵاتیەکانیدایە دوای سەردانیکردنی ئەو خێزانە بریندارە و نیشاندانی ئەوسۆزی بۆیان، هاوکات بەڵێنی بەردەوامبوونیدا لە ڕاوەدوونان و بە سزا گەیاندنی تیرۆریستان و پاراستنی هەموو بستێکی نیشتیمان. برینێترم گەلە خۆرتەلارەی برایانم گەلە بە ئازار هەر سێ برام لە تەنیشتە خۆم شەهید بوون، بەس ئەمن هەر دەستم نەدا هەتا ئاخی فیشەک شەڕم کرد.
سەرۆک وەزیران بە پشتبەستن بە دیدگا و تێڕوانینە ستراتیژیەکانی بۆ بیناکردنی حکومڕانیەکی مۆدێرن و کوردستانێکی بەهێزتر لە هەمان کاتدا وەکو باوەڕێکی پتەوی خۆیشی هەمیشە لە نێو وردەکاری کێشەکانی خەڵکدا ئامادەیی هەبووە و پرۆژە و چارەسەرەکانیشی لە نێو هەناوی کێشەکانی خەڵکەوە هێز و وزەیان وەرگرتووە. مەسرور بارزانی ئاگاداری نیگەرانی جوتیاران بوو لە کاتی پێگەشتنی بەروبوومە کشت و کاڵیەکانیاندا کاتێک ناچار دەبوون بەرهەمەکانیان لەناو ببەن وەکو نیشاندانی ناڕەزایی لە نەبوونی بازاردا. هەر بۆیە سەرۆک وەزیران خەمەکانی ئەوانی کردە پرۆژە. دۆزینەوەی بازار بۆ هەناردەکردنی بەروبوومی کشت و کاڵی جوتیارانی کرددا خەمی سەرەکی خۆی و بۆ یەکەم جار مێژوو تۆماری کرد کە لە تەمەنی کابینەی نۆیەمدا بوو بە سەرکەوتوویی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی کشت و کاڵی هەناردەی دەرەوە کرد. ئەمە یەکەم جارێکە ئەم دەرگای بۆ خەڵکی کوردستان و بۆ جوتیاران دەکرێتەوە مژدەیەکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان و ئەمە ئەبێتە سەرچاوەیەکی تری داهات ئەبێتە بابەتێکی تر بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵی. پرۆژەی ناردنە دەرەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان نەوەستاوە و بەردەوامە. لە داهاتوویەکی نزیکدا سەرجەم ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی دیکەش کە لە پێداویستی ناوخۆ زیادن هاوشێوەی هەنار ڕەوانەی بازاڕەکانی دەرەوە دەکرێن. چونکە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ بەشێکە لە ستراتیژی کابینەی نۆیەم، ئەویش بە ئامانجی فراچەشنکردنی داهات. بۆیش لە سەرەتاوە من زۆر جەختم لەوە کردەوە کە ئەبێ ئێمە وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵیدا بکەین، یارمەتی جوتیارەکانمان بدەین بۆ ئەوەی بتوانن ئەم سامانە نیشتیمانیە بە ئاستێک بگەینن کە ببێت بە خێر و بەرەکەت بۆ ئاوادانکردنەوەی وڵات و بۆ زیادکردنی داهاتی هەرێمی کوردستانیش. سەرۆک وەزیران بارزانی هەنگاو بە هەنگاو چاودێری کەرتی کشت و کاڵە لە کوردستاندا بە تایبەتی لە ڕووی دابینکردنی ژێرخانی گونجاو بۆ بەرهەمە کشت و کاڵیە ستراتیژیەکانی وەکو دانەوێڵە. لەو چوارچێوەیەدا دروستکردنی سایلۆ بۆ عەمبارکردن و هەڵگرتنی گەنمی جوتیاران هەنگاوێکی گرنگە بۆ گەشەپێدانی کەرتی کشت و کاڵ. بۆ مەبەستەش کابینەی نۆیەم لە زۆر شوێنی جیاوازە سایلۆی پێشکەوتووی دروست کرد وەکو ئەم پرۆژەی سایلۆیی لە شاری کەلار بنیاد نرا. ئەوکات سەرۆک وەزیران بە شێوەیەکی مەیدانی لە خەمی بەرهەم و خەرمانی جوتیاراندایە و هەمیشە لە نزیکەوە دەخوازێ ئاگاداری چۆنیەتی بەڕێوەچوونی کاروباری جوتیاران بێت. بگیری باشتر دەبێ بەرهەمەکەتان. خدای هاوکاری فەلاح چێنیا برا پێ سەمانە سایلەکان باز بوو دەدرا فەلاحی ئێسنا کە بدرێت پێ فەلاح زیاتر بەزاڵکەوێت لەسەر حەزم. سەرۆک وەزیران ئازاری سەرگرتنی خانەنشینانیشی دەبینی کاتێک لە وەرگرتنی موچەدا لە بەردەم بانکەکاندا گەرما و سەرما و ناڕەحەتیان دەچەشت. بۆ چارەسەرکردنی گرفتی وەستانی خانەنشینان لە بەردەم بانکەکاندا و بیناکردنی سیستمێکی بانکی پێشکەوتوو پرۆژەی هەژماری منی ڕاگەیاند. پرۆژەی هەژماری من لێرەوە دەست پێ دەکات بەڵام هیوامان وایە لە ماوەی 2 ساڵدا بتوانین هەموو فەرمانبەرانی حکوومەت هەموو موچەخۆرانی حکوومەت بتوانن سوود لەو پرۆژەیە وەربگرن کە بە شێوەیەکی ئەلکترۆنی بتوانن مامەڵە لەگەڵ سیستمی بانکی و وەرگرتنی موچە و بەکارهێنانی موچەکانیان بکەن بۆ ئەو خزمەتگوزاریانەی کە بانک پێشکەشیان دەکات. دوای کۆتایی هاتنی ئەم پرۆژە ستراتیژیە ئیدی دووبارەبوونەوەی ئەم دیمەنانە کۆتاییان دێت و خانەنشینان و سەرجەم موچەخۆران لە داهاتوویەکی نزیکدا دەتوانن بە شێوازێکی پێشکەوتوو لە ڕێگەی ئامێری ATM-ەوە موچەکانیان وەربگرن. کابینەی نۆیەم پێی وایە وەرگرتنی شایستە داراییەکان بە شێوازێکی شکۆمەندانە مافێکی بێمنەتانەی هەموو موچەخۆرانە. پێم وایە ئەم پرۆسەیە هەم هاوکاری هاوڵاتیان دەکا هەم لە ڕووی چاکسازیەوە هاوکاری حکوومەت دەکا هەم لە ڕووی چاودێری نێودەوڵەتیشەوە دەکرێت کوردستان بچێتە ئاستێکی زۆر بەرزتر لەوەی کە مامەلە لەگەڵ پارەی کاش دەکری ئەمڕۆ.
سەرۆکوەزیران فرمێسکی ئەو خێزانانەشی لە یاد نەکرد کە کەسوکاریان لە ڕووداوەکانی هاتوچۆدا دەبوونە قوربانی. هەر بۆیە تیمی کابینەکەی ڕاستپارد کار بکەن بۆ بنیادنانی ژێرخانی ڕێگاوبان بۆ بەستنەوەی هەموو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان پێکەوە. چەندین ڕێگاوبان و شەقامی نوێ و ئۆتۆبان دروستکران لە پێناو کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆدا. ئێرە ڕێگای هەولێر دهۆکە، یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. پێشترم ڕێگایە بە ڕێگەی مەرگ ناوی دەبرا. ساڵانە لەم ڕێگایە سەدان کەس دەبوونە قوربانی. بەڵام لە دوای دووسایدکردن و گەشەپێدانی ئەم ڕێگایە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بەرچاو کەمی کردووە. بەرین و کە ئەم نزیکیە 2 ساعت و نیڤۆ 3 ساعت ئەم گەهشتین ڕێک ئێکسەویدی بۆ سیۆرێن بۆ لەرگەل دوێڕێکی هەڵدوچوت کرد گەلێک ڕێکی نەخۆش بوو. نوکەدەم بۆی ساعتێک و 40 دقیقە ساعتێک و 5 دقیقە ئەم گەهین هەولێرە شەولێرێ گەهین دووکێ. لە ماوەی 4 ساڵی تەمەنی کابینەی نۆدا زۆرترین خەرجی بۆ بواری ڕێگاوبان و دووسایدکردنی ڕێگا سەرەکیەکانی نێوان شارەکان خەرج کراوە. هاوکات هەر لەم 4 ساڵەی تەمەنی کابینەی نۆیەمدا سەدان کیلۆمەتر شەقامی نوێ لە هەرێمی کوردستان دروست کراون. هەوڵەکان بەردەوامن و چەندین پرۆژەی دیکەش لە بواری جێبەجێکردندان. خۆ ئەگەر هاوبەشە سیاسیەکانی کابینەی نۆ هاوکار بن و دوور لە بەرژەوەندی تەسکی حزبایەتی مامەڵە بکەن، ڕێگاوبانی هەموو شار و شارۆچەکانی کوردستان بەبێ جیاوازی دەبنە دووساید و ڕێگای مۆدێرن. داهاتوش وەڵامی زۆر پرسیار لەو بارەیەوە دەدەنەوە. با ڕێگە بدەن من بێم ئەو خزمەتەی دەتوانم لێرە بیکەم لە سلەیمانی بیکەم بزانم بە چاوان خزمەتی سلەیمانی ناکەم. من دەمەوێت خزمەتی سلەیمانی بکەم، دەمەوێت خزمەتی هەڵەبجە بکەم، دەمەوێت خزمەتی گەرمیان بکەم، دەمەوێت خزمەتی ڕاپەڕی بکەم، دەمەوێت خزمەتی هەموو ناوچەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی. بەڵام ئەبێ یارمەتیم بدەن. ئەگەر یارمەتیشم نەدەن بە هیچ نەبێ ڕێگریم لێ نەکەن. سەرۆکوەزیران کابینەکەی بە حکوومەتی هاوڵاتی پێناسە کردووە. ئەوەشی بە کردار سەلماندووە. لەو پێناوەشدا هەمیشە هەوڵی داوە ڕاستەوخۆ گوێ لە داخوازی و بۆچوونەکانیان بگرێت و ژیانی ئەوان بکاتە کرۆکی پرۆژە و کارە ستراتیژیەکانی حکومەت. ئەو بابەتە لای مەسرور بارزانی ستراتیژە و دوور لە نمایش و پروپاگەندەی سیاسی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا پەیڕەوی کردووە. گەلە غەدرات زاخۆ تیاکرێنێ داخوازیەمە ئەوە یا خەلکێ زاخۆ جەنابێتە پشتەوانیەکە باش زاخۆ بکەت و ئیدارە سەربەخۆوانژێ. من نامەوێت لە ئێستاوە بەڵێنی هیچ شتێ بکەم، چکە دەمەوێت ئەو شتەی دەیکەین من بێمەوە پێتان بڵێن فەرموو ئەمەمان کرد نەک دەیکەی. بشی دەست بەکاربوونا کابینانە هەیە بەڕێز مەسرور بارزانی ئێگیز برایان هەرە گرنگ ئابوو بکردنا زاخ وەکو ئیدارەیەکە سەربەخۆ و ئەس وەکو خەلکی زاخ و پێشتر من ئەو وێرەکی نەبیە پەیوەندیە بکەسانی دەرەوەی زاخۆ کوم بێژم ئەوان وەرن سەردانە زاخۆ کن لێ نەهادا پیشانازی و ببریارە جناب سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بسەربەخۆکردنا ئیدارە زاخۆ و ئەو گوهۆرین زاخۆ ڕووی دەمشانازی وەت بێژم وەرن سەردانە زاخۆ بکەن و گوهۆرینی ببینن. ئامادەبوانی هێژە ئیدارەی سەربەخۆی سۆرانتان لێ پیرۆز بێت. مەسرور بارزانی لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە وەکو سەرۆکوەزیران پەیمانیدا بەبێ جیاوازی و بە یەک ماوە لە نێوان سەرجەم شار و شارۆچکە و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوەستێت. لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بەبێ جیاوازی. زۆر جار بارودۆخی سیاسی هاوکاری سەرۆکوەزیران نەبووە لەوەی بە هەمان قورسایی لە هەندێک شوێن پرۆژەکانی حکوومەت جێبەجێ بکرێن
تەنانەت لە هەندێک وێزگەدا بەشێک لە هاوبەشە سەرەکیەکانی کابینەی نۆ هاوڕێی نیوەڕێ بوون و پەکخستنی کارەکانی حکومەتیان وەکو کارتێکی سیاسی بەکارێناوە. لەگەڵ ئەوەشدا سەرۆک وەزیران لەگەڵ چارەسەرکردنی هەموو کێشە سیاسیەکاندا بووە لەگەڵ هاوبەشەکانیدا لە حکومەت، بەڵام باوەڕی بەهێزیشی بەوە هەیە کە چارەسەرەکان دەبێ لەسەر بنەمای پێدراوە سیاسیەکان بن بۆەوەی کە لە ڕیشەوە چارەسەر بکرێن، نەک بە هێورکردنەوەی کاتی و موجامەلەکردنی سیاسی و ڕێککەوتنی ئابووری ژێربەژێر. کوردستانێکی بەێستر بە بڕوای ئەو بوێریەکی لەو شێوەی دەوێ کە ڕاشکاوانە پەنجە بخرێتە سەر برینەکان لە جیاتی پەردەپۆشکردن و شاردنەوەیان بە ڕووپۆشی جیاواز بۆ ئەوەی کە حکومەت لە زاخۆوە تا خانەقین هەمان قورسایی و سەنگی هەبێت ئەگەر باجەکەی هەرچێکیش بێت. جەنابی لەو بڕوایەداوە لە کوردستان مجاملە هیچ شتێکی چارەسەر نەکردو، بەڵکو کێشەکانی قوڵتر، چونکە کاتێک کێشەیەک هەبێت دەبی کێشەکە بە ڕاشکاوانە باز بکرێت، بیرروبۆچوونی هەردوو لا باز بکرێت، بەڵام دایمە مجاملە پەردەپۆشی کێشەکانی کردووە، مجاملە بۆ تا هۆی دواخستنی کێشەکان. کە ئەڕۆ بۆشەنە یارمەتیمە بەجددی وەرم ناگرن لەبەر ئەوەیە کە من گەنجم یا ئافرەتم نازانم. ئافرەتان لە دیدی سەرۆک وەزیران بارزانی هێزێکی گەورەی گەشەپێدانی کۆمەڵگەن، هەوڵدان بۆ دەستەبەرکردنی ماف و ژیانێکی شایستە بۆیان ڕوبەرێکی گەورەی لە کارنامە و دیدگای سەرۆک وەزیران پێکێناوە. بە شێوەیەک پێی وایە دەبێ ڕۆڵی ئافرەت و پیا و ڕۆڵێکی یەکسان و تاواوکاری یەکتر بن، ئەویش بە ڕەخساندنی دەرفەتی گونجاو لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتیەوە بۆ ئافرەتان، بۆەوەی کە هاوشانی پیاوان هەم ڕۆڵیان هەبێت لە کایە گرنگەکانی کۆمەڵگەدا، هەم پشکیشیان هەبێت لە مافە دەستەبەرکراوەکاندا. شتیوانی نەگۆڕی خۆمان بۆ مافەکانی ئافرەتان و ڕۆلی کارا و چالاکیان لە هەموو بوارەکانی ژیان و کۆمەڵگە و بە تایبەتی لە نێو دامەزراوەکانی حکومەتدا دووپات دەکەینەوە. گەنجان لە دیدگای سەرۆک وەزیراندا پێگەیەکی بەهێز و گرنگیانەیە. بەشێک لە کارنامەی کابینەی نۆیەم بایەخدان بوو بە توێژی گەنجان، بە شێوەیەک هەم بتوانرێ هەلی هێنانەدی خەونەکانیان بۆ بڕەخسێنرێ، هەم وەکو بەشێکی زیندوی کۆمەڵگە سوود لە توانا و دنیابینیەکانیان وەربگیرێت. دروستکردنی توانای ئینسان لە دروستکردنی باڵافانە و هەموو شتێکی تر گرنگترە. ئێرە شاری سلەیمانیە. سەرۆک وەزیران لە سەردانێکیدا بۆ پایتەختی ڕۆشنبیری یەکێک لە ناوەندە گرنگەکانی گەنجان بەسەرەکاتەوە. ئەم گەنجانە هەمویان خەونێکی هاوبەش بۆ ئایندە لێرە کۆی کردوونەتەوە. سەرۆک وەزیران کە هەمیشە وەکو سەرمایەیەکی نیشتیمانی لە گەنجان دەڕوانێ، لەگەڵیاندا دادەنیشێت و لە نزیکەوە گوێ لە خەم و داخوازی و کێشەکانیان دەگرێت. ئەڵێ بیرۆکە ئاسانە، بەس جێبەجێکردنی بیرۆکە بۆ بزنسێکی سەرکەوتو زۆر زەحمەتە. ئەو هێزی کارە نادۆزینەوانەیە کە بەسیترین ئەپلیکیشنەکانیش بەکاربێنەیە. ئەو پرۆژانەی کە هەیەە هەمووی سوودی بۆ کۆمەڵگا هەیە، لەبەرەوەی کە طبعاً دوایەوە کاتە پشت نابەستن مەسەلەن گەنجەکان کە هاتن زۆر بە حڕی کێشەکانیان باس کرد. ئەنجا لە دوای ئەوەشە لەگەڵ یەکێک لە گارسازەکان تێنسی کرد کە سادەیەکی پێوە دیار بوو، تێکەڵاویەکی کرد لەگەڵ ئەو گەنجانەوە پیشانیا من بەڕاستی لێرم بۆ ئەوەی کە گوێ لە ئێوە بگرم. یەکێک لە کارسازەکان ئەوەی باس کرد کە پرۆژەکان زۆر بە زەحمەتی تۆمارەکرێن، لە دوای ئەوەوە دەستیان کرد بە گۆڕینی پرۆسەسی تۆمارکردنی بزنس. ئەمە زۆر شتێکی باش بوو و نەتیجەکەشی لە دواییە دیار. کارنامە و دیدگای سەرۆک وەزیران دەوڵەمەندە بەو پرۆژانەی دەرگای ئاسۆیەکی گەشت بۆ گەنجان دەخاتە سەرپشت. هەر بۆیە هەموو کار ئاسانێکی بۆ بەرهێنە نێوخۆی و بیانیەکان دەستەبەر کردووە، بە تایبەتی بۆ پرۆژانەی هەلی کار بۆ گەنجان دەڕەخسێنن. ئەمە کارگەیەکی دروستکردنی ئاسنە لە هەرێمی کوردستان،
یەکێکە لەو دەیان پرۆژە پیشەسازیە نێوخۆیانەی لە ئەنجامی دیدگای سەرۆک وەزیران بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لەدایک بووە. کارگەکە توانیوێتی سەدان هەلیکار بۆ گەنجانی ئەو ناوچەیە دەستەبەر بکات. پلانی سەرۆکی حکومەت کردنەوەی دەیان پرۆژەی لەو شێوەیەیە لە ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ هەموو ئەو گەنجانەی کە توانای کارکردنیان هەیە، هەروەها بۆ ڕێگەگرتن لە چوونە دەرەوەی سەرمایی ناوخۆ بۆ دەرەوە. کاروانەکە دەستی پێکردووە و پێناچێ لە هیچ وێزگەیەکە بوەستێت. لە لایەکی دیکەەوە بۆ یەکەم جار ئەنستیتوتی داهێنان و نوێگەری کوردستان لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیران دروست کرا کە ئامانجی پاڵپشتیکردنی هەموو ئەو کەسانەیە کە پرۆژە و بیرۆکەی داهێنەرانەیان هەیە. ئەم دامەزراوە حکومیە گرنگە دەبێتە وێزگەیەکی جیاواز بۆ پشتیوانیکردن و جێبەجێکردنی پرۆژە و بیرۆکە تایبەتە